سڵاوتان لێبێت بەو هیوایەی هەینێکی خۆشتان بەسەر بردبێت و ئێستا لەگەڵ خێزانەکانتان تەماشای کۆوار بکەن. ئێمەش کۆمەڵێک بڕگەی هونەری و کلتوریمان بۆ ئامادەکردوون، بەڵام پێش بڕگەکان با بزانین ئەم هەفتەیە چی ڕوویداوە و چ کتێبێکی نوێ بڵاو کراوەتەوە. بين آسمان هنرمندەکانمان دوو ناو پەیژەی دارما و بێڕەنگیەوە. لە شاری هەولێر و لە ماڵی وەفایی کۆڕێکی شعری بۆ کچە شاعر نارین ڕۆستەم ڕێکخرا. لە کۆڕەکەدا نارین ئەو پارچە شعرانەی بۆ ئامادەبوان خوێندەوە کە بەرهەمی 2 ساڵی ڕابردوون. ئەوشتا لەناو شعری مندا ڕەنگ ناداتەوە کە من باز لە ژیانی ئافرەتێکی دیکە بکەم، چکە بەشی زۆری ئەو شتانە کە من دەیانووسم ژیانی خۆمن، ڕەنگدانەی ئەو شتانە کە من لە ژیانی خۆم ممارەسەم کردووە یاخود باوەڕم پێ هەبووە، وێ من ناتوانم بڵێم کۆمەڵێک شتم نووسیوە کە ژیانی کەسانی دیکە بووە. ڕاستە من درک بە ژیانی کەسانی دیکە دەکەم، بەڵام لە کۆتاییە کاتی دەمێ بنووسم من خۆم دەنووسمەوە. باشترین شت لەناو ئەدەبیاتە ئەوەیە کەەوە ئەدەبیات ڕەگەز زیان نکاتەوە، ئەمە پیاوە ئەمە ژنە. بۆ نمونە نووسەرێکی پیاوتێکە باش دەنووسێت، نووسەرێکی ئافرەتی شتەیەکە باش دەنووسێت، بەیەک چاوسەیر بکرێن. من هەمیشە گوتومە ئەدەبیات سەرەی سەمونیە، لەبەرەوەی تۆ ئافرەتیت بەبێ سەرا کیسە سەمونی گەرمت پێشکەش بکرێت. ئەبێت ئەو توانایە کە ئافرەت کە توانایەکی هەیە لەناو ئەدەبیاتە، یعنی وەکو خۆی سیر بکرێن، نەک لەبەرەوەی ئافرەتە بەنای ئەوەی کەوا بڵێن ئەم ژنە ژنێکی بەجورئەتە یاخیە کۆمەڵێک چەمکەیە کە دروستیان کردووە. بەڕاستی من لەگەڵ ئەوانە نیم، تو لە کۆتای شعرمان پێشکەش بکە، بێ زەحمەت شعرمان بدێ، اینجا لە هەر ڕوویەکەوە بێ. لەبەر بۆی خۆمچەکەت دەکەمەوە، بێ ئیشی مەسیرەی سەر هۆتێلەکە دەژمێرێ، لەگەڵ بڵاوبوونەوەی هەر نووسینێکە شق لە خۆت هەڵبێ. کارەبا دەکوژایەوە دنیا دەبووە ڕەنگاوڕەنگ، باڵکو قاپی شوتی بەدەست دەکردەوە، ئاڕاستی بوو بۆ پاڵەوان زەرابازە دەوڵەوەکە سەر لەناو کۆشی بۆ یەکەم جار فستیڤاڵی شێوەکاری کچان لە شارۆچکەی کفری بە بەشداری 75 کچە شێوەکاری کوردستان و عێراق و پارچەکانی تری کوردستان ئەنجامدرا. فستیڤاڵەکە لەلایەن گروپی کچانی شێوەکاری کفریەوە ڕێکخرا بوو. بەشداریم کردووە لەم فستیڤاڵە کە یەکەمین فستیڤاڵی خانمانە. هیوادارم ئەو فستیڤاڵە نەک هەر یەک جار بێ، بەردەوام بێ، ساڵانە بێ. ئێمە وەکو گروپی ژانی کفری یەکەمین جارە لەسەر ئاستی هەرێم و عێراقا فستیڤاڵێکی گەورە بەم شێوەیە تایبەت بە خانمان کە 74 خانمی سەرتاسەری کوردستان بەشدار بووە، خانمانی عێراقیشی دایە کە ئامانجمان لەم فستیڤاڵە ئەوەیە بیر و ڕایەکتری بگۆڕینەوە، گرنگی زیاتر بە هونەر بدەین. ئەمە یەکەم جارە لەسەر ئاستی گەرمیان بە تایبەت بڵێن، لەسەر ئاستی کوردستانیشە، بەڵام پێمان خۆشە ئینشاءالله بکرێتە فستیڤاڵێکی ساڵانە. لە سنتەری ناحیەی بامەرنی سەر بە قەزای ئامێدی و بە ئامادەبوونی ژمارەیەک لە نووسەران و ڕۆشنبیران
پەرتوکێک بەناوی زەلامێک ژ شۆڕشێ بڵاو بووەوە. ئەم پەرتوکە لە نووسینی هەردوو نووسەر کۆڤان ئەحسان و کاوار ئەنوەرە. ناوەڕۆکی پەرتوکەکە باس لە ژیانی پێشمەرگەیەک دەکات لە نێو شۆڕشدا لە نێوان ساڵەکانی 1968 هەتا ساڵی 1970. نوڤاروکۆ کتێبێ زیاتر بەحسی ڕێدۆنێت شارەیت کردن بێت شۆڕاشێ بەشێک بژمەتە شۆڕاشەوە لێ و شۆڕاشە گلۆنێ کۆمل ئەس چون بژمەتە نەبەست تۆیبەت یعنی مە خۆست سەر ژیانە زەهەیری بۆمانی ڕۆخۆفتە ئەو هەڤۆلێت گەل زەهەیری و وەکیت بژن شارۆگیرین و عملیاتێت شارەیەت ساڵۆ 1968 پێ هەر ما بە هەمیەت قەید کردین ما نۆڤێ کتێبێکی لە زەڵۆمێک شۆڕاشە يعني روسا جلا ظلم تو شورش دوبون هر یک چوه شورش دو ظلم بویا و قهرمان بویا و پیشمرگه بویا و ولات پوریز بویا بس اگر امشین بشمته يعني زهير سمبول شورش بویا كتاب زهير بامرني كتاب كاش خبر نافاراستا صدوشيز برقرة ديسوفا ألبومكا وینا کری یا گلده های یا پرنگاران که هاتیه چاپ کردن نفرو که پتر گریدای قناغا نفرا سال 68 حتی نوکه حتی امری خودی کری سال 2006 همی او ریدان و تشتت به و همی ما یرکون بکرین و مشان وی برهمه بچه چی چکی لە هۆڵی گەلەری زاخۆ بە بۆنەی 31 ساڵیادی شەهیدبوونی هونەرمەندی شێوەکار سەلمان ئیسماعیل حوتەمین پێشانگەی کەسایەتی هونەرمەندی شێوەکار کەلحێ نیعمەت کرایەوە. لەم پێشانگەیەدا 20 تابلۆی هونەرمەند نمایش کران کە جێگەی سەرنجی ئامادەبوان بوون. افریقا روجایکی یا بیرینانا رکھراوا باور کشانه کان هنی بی سر زمان رژیم بعثی گور به گور کلیو سال 1987 دهی 12 13 شهید باجر زاخو المعسكر فیدی هات سیداردان ایک شوانا کو هنرمنده کی برکتی باجر ما بی قطابی بی پیمانگاه هنر جوان شهید سلمان هنرمنده کی شیوکار بی کوی بیروری ما اف پیشنگاه شیوکاری بو ساختنا بیروری ویل ویر ما جبهه کرد هالكفتا سيدردانا شهيد سلمان اسماعيل ونرمى دمي شبكار الدا باجر زاخو وهمان شوا قال دوازه كسيد نبي حوالت بي ريخصن نهني داك وكارخوا انجام دان برافانيش دوزا ملت مت كن هادنا سيدرداني مجبا بو شبكار كي باجر هني خمك مازن وفي هالكفتي وبيروري وانا في سال دا ما افشانغاخو شینوارت رنگ زیتی لسر کفالت صادق بی ما هندک دیمن جوانی سروشتی سر ورزن ساله ما درست کردینه. هونەرمەندی کورد ڕەوشەن چەلیکەر خەڵکی شاری ئەستەمبوڵی تورکیایە و لە شاری بەرلینی پایتەختی ئەڵمانیا کۆنسرتێکی ئەنجامدا بە زاراوەکانی کرمانجی و سۆرانی و زازاکی بە گۆرانیە فۆلکلۆریە کوردیەکانی ئێوارەی کوردانی بەرلینی پڕ کرد لە گۆرانیەکانی مەریەم خان و محەممەد عارف جزیری و گۆرانی ئەرمەنی.
من آلبومك درانی سال 2018 مها صباتی به ناوی آخلی وسی وجد في مناسبة ده از وك بكم أخرى حوددم كونسرت بدم في دري البرلينيجي بخيرة موسيقى بخيرة هنري أم هاتم في دري بجوتاري أخرى بين جمهف و ستراني خوي كردي أرمنيكي بقاربن بجوتاري أخرى بارو بكن نهاد ام بیشن دمام دا وقتی مدا بیتر سترانینکو د بیرام مدا هیدی وان داد بن هیدی د بیروکاله ما وقتا کی گوتنه لباس او ایدی د نفش نو د نای گوتن از حاول ددم وان سترانا ببیشم دوست و برادر یونان مرا پشت کن دگوتن زمانی کردی تشتکی جدایه لە ئەڵبانیا و لە شاری سیکبۆرگی ئەڵمانی دوایین ڕۆمانی نووسەری کورد جەمیل تۆران بە ناوی چاوێن گورگێ بڵاو کرایەوە. جەمیل تۆران خاوەنی 10 پەرتووکی سیاسی و 7 ڕۆمانە بە زمانی یۆنانی و کوردی و تورکی. آرمانچا وی جوینه بری یکمین خلط اونسکو خلط زانکوی مگرد بوی بو علی دنجی رومانک من دالن آرارات به زمان آلمانی و دری چابده به بوی جی جوین چه بو تشت جدا تشت کی بویه نافجیانا گلی کرد او تشت من رنگ رومان منی ویساندیه چیرۆک و ڕۆمان و بەسەرهاتی کوردەواری دەنووسرێت و لە زۆر لە کتێبخانەکانی کوردستان و ئەوروپا دەفرۆشرێن. محەڕەم کە بەجان کورد ناسراوە نووسەرێکی کوردە و خاوەنی دەیان پەرتووک و بڵاوکراوەیە. نزیکەی 50 ساڵە بەردەوامە لە نووسینی ئەدەبی و 40 ساڵە لە ئەڵمانیا دەژی. بەم دواییانە 5 پەرتووکی تازەی بڵاو کردوێتەوە. جان کرد به ناوی خوی راستین محرمه جگنده میدان که لحرم روجاوای کردستانه که امجیرا دبیجن چیای کردا ترکا بر شوی که رسمی ناو لیکر بو کرداخ که ناوند وای عفرینه و 40 سال نجور در کتم از و نگریمه بر همه من که من نویساندنه بهتر به کردینه زارا و کرمانجی چه لولات نهاتن چاپ کرن لیلوه در اروپا هنه که برگه چه بو که مکاری با چاپ بکرن و زمان دوامین که از بید نویسینم عربیه سبب آویجی چیه؟ اجبر که ما دخواست و هینجی از دخوازم که گل عرب لسر مجارا کردی
ئاگادار بێ باشتر زانە بێ من دسێ کتێب کوردستان إلى النصر كردستان وشعب يريد الحرية المرحلة الحاضرة من كفاح الشعب الكردي وهناك وك مثلا أم بين الهلال المعقوف برهمن کو از ای سال 2018 استدا گلکی خبتی آماده کردن بو چاپه دو رومان عربی بون به شیوهی که رومان من نویسان دو رومان نویساندن یک حزن الأميرة الميتانية يدتي الأمير ذو اليد الذهبية دوی دمی داوی دا برادرکی آریکاریا مکر بو چاپ کرنا سه کتاب کردی در روژه که دا در دمه که دا او جی افسانه گلگامشه و یادو دیه افسانه کی کردی کبن هیا که لحره ما جای کرده یعنی نافداره من وقت کرد رومانه که نویساندی به ناو گلیار او جرا دگوتن سه برا و سه گل یعنی تشتی کبنی کردینه براستی وقت بیجه که من هنگ جوهرن کردی که وندا دبون من جاری دی بو ملتی کرد وجاندن و درخست میدان بهیویا که اکادمیا و لونیورسیتا بالا خو بدن تشتکی که گلک هجایه و کار من اوه که متیب و گو هستن بو تیپ لاتینین مهنک تشت جارک دی نویساندن که آسانتر بین خوندن یعنی خبات کی ولو مکریه بخو نه برهمین منن برهم ملت کردن برهم دفکینه کنها توات نویساندن و کتن دستی اوه تۆمارکردنی بەسەرهاتەکان و نووسینەوەی مێژوو مەرجنیە تەنها لە ڕێگەی نووسینەوە بکرێت بەڵکو هونەرمەندان و شێوەکاران دەتوانن شاکاری هونەری بخۆڵقێنن و بە جیهانی بناسێنن. ڕێبوار سەعیدێکێکە لەو هونەرمەندانەی کە لە سەرەتاوە ئازارەکانی گەلی کوردی نەخشاندووە و توانیوێتی ئەدەب و شێوەکاری و هونەری دیجیتاڵی پێکەوە تێکەڵ بکات. من لە سەرەتاوە بێگومان بێ ئەکادیمی یعنی بۆ خۆڕستشیەی کە هەیە و حەز و ئارەزووی ئینسان بۆ کاری هونەری چوومە بواری هونەریەوانە دوای ئەو ئیسرارکردنی بەردەوامبوون و ئیشکردن دوای ئەوەی کە لە بواری ئەکادیمیا من قوڵ بوومەوە ئەمە بەردەوامی هەمیشەیی بەخۆیەوە بینیوە بەردەوام ڕەنگە یەکێک لەو خاڵانە لە کارەکانی منە من هەمیشە حەزم کردو بە پرۆژە ئیشکەم نەکەوەی هەر تابلۆ بکێشم یاخود هەر مەتریاڵێ بەکاربێنم ئەوەی کە بۆم بکرێ مەسەر لە بواری وێنە کێشانە وێنەم کێشاوە مەسە من دکتۆراکەم لەسەر سیرامیک بوو کاری سیرامیکم کرد کاری بڵێن نەحتەکەم کاری دیزاینەکەم و بیری لێ یەکەمەوانەیە کاری هونەری هەموو ئەو مەجالانەی تایە کە تۆ بتوانی بیهێنیتە ناو دنیاکەی خۆتەوە سەرەتا من فیگەرەکانم هەیە هێڵەکانم هەیە کە ئەمە بڵێن ئەو دیدی منە بۆ ژیان دیدی منە بۆ بەرخورد لەگەڵ دەرەوەی منە ئیترم مەتریاڵانە مەجای ئەوەی تایە تۆ بتەوێ بیبیتە بواری دیجیتەڵی بیبیتە بواری 3 دایمنشن مەسەل بیکەیتە نەحت بیکەیتە سیرامیک بیکەیتە دیزاین بیکەیتە چاپی گرافیکی یەکەم پێشانگام ساڵی 1984 بۆ یادی ڕۆژنامەگەری کوردی لە هەولێر کردەوە کە پێشانگاکە پێشانگاکی پۆستەری شعری بوو کۆمەڵی لە شعری شاعیرانم هەڵبژاردەبوو بە شێوەی پۆستەر بڵێن کارم لەسەر کردبوو ئەوە یەکەم ئەزمونم بوو دووەم ئەزمونم پاشەوەی پێشمەرگایەتی و چوینە شاری سەقز لە شاری سەقز دووەم پێشانگام کردەوانێ بەس ئەم جارە هاتم تابلۆم بۆ شعرەکان دروست نەکرد بەڵکو شعرەکانم هەڵبژار بۆ تابلۆکان
پاشەوە من چوومە فەڕەنسا لە فەڕەنسا دیسان کۆمەڵێ چالاکی کاری هوەریم کرد لەوێ ڕێکخراوێکمان دروست کرد بە ناوی ڕێکخراوی باڵندە باران کە باسی لە باڵندەکانی کوردستانە کرد کە چۆن بەرچیمیایی کەوتون لەگەڵ دوو هونەرمەندێکی فەڕەنسی و هونەرمەندێکی پۆڵۆنی کە ئەم پرۆژەیە تقریبا نزیکی زیاد لە 10 ساڵ بە زۆربەی شارەکانی ئەوروپا گەڕا. دوای ئەوە من چوومە بەریتانیا لە بەریتانیا ساڵی 93 دەستم کرد بە خوێندنی زانکۆ لە بواری شێوەکاریە. ساڵی 97 زانکۆم تەواو کرد 97 دەستم کرد بە خوێندنی ماستەر لە 99 ماستەرم تەواو کرد. دوایەوە من پرۆژەی ماستەرەکەشم لەگەڵ هەر ئەدەبیات بوو بە ناوی وشە و ڕەنگ کە نزیکی 700 تابلۆم دروست کرد ناردم بۆ شاعیرەکانی دنیا کە شعر لەسەر تابلۆکانی من بنووسن یا بڵێن ئەو تابلۆیانە شعرن من نووسی و من ئەوان بیکەنەوە بە وشە بیکەن بە تێکست. لە ئەنجامی ساڵێکە نزیکی 350 شاعیر لە دنیا بەشدار بوون شعریان لەسەر کارەکان نووسی و هەر لە سەرەتاوە من ئیمانم بەوە هەبوو کە کاری دیجیتال دەکرێت ئێمە وەکو میدیەمێک وەکو کەرەسەیەکی جیاوازتر کاری لێ بکەین. من پێم وایە چۆن شوێن پەنجەی ئینسان هەیە کاری هوەریش پێویستی بەو کارکتەرە هەیە کە تۆ بناسرێتەوە. مەسەل بێ ئەوەی تۆ ئیمزا لە کاری بێ ئەوانەی کە ئاشنان بە کارەکان بزانەمە کاری تۆیە. دو بڕگەی بەرنامەکەمان دەربارەی خانمە گۆرانی بێژێکە. گۆرانیە کۆنەکان تا چەند بەتەمەنتر بن لە بیری ئێمە دەرناچن. بێگومان هەموو گۆرانیەک نا بەڵکو ئەو گۆرانیانەی کە باس لە خۆشەویستی نیشتیمان و هەستی ڕاستەقینە دەکەن. گۆرانی وڵات ئێمە کوردستانە لەلایەن ئاسلیکا قادرەوە وتراوە. ئاسلیکا کوردی یەریڤانە لە ساڵی 60ەکانی سەدەی ڕابردوو لە رادیۆ یەریڤان گۆرانی وتووە. لەم بڕگەیەدا باس لە ئەزمموی هوەری خۆی بۆ ئێمە دەکات. Ez Aslika Qadir هنرمند رادیو یریوانه لگوندێکی ئەرمەنستانê گوندی ئەلەگەزی هاتمە دنیایê مەکتەبە خۆیە سەرەتا یا ناوەندی من لەوی گوندی ئانیا سێری دوڕە ئیمتیحانê خۆم دایە بوو زانکۆیە دەولەتی یا یریوانê ورە هاتمە قبولکردن پشتی خواندنە 5 ساڵە بدەهان ساڵان وەک 22 ساڵە وەک مامۆستای زمان و ئەدەبیاتە ئەرمەنکی لە مەکتەبێن ئەرمەنستانی دەرس دایە دوڕە دەربازی وزارەتە ڕووناکی یا ئەرمەنستانی بوومەوەی دەری وەک مێتۆدیستم کاری خۆ کردیە و لە وەختی تەلەبە بووم پەیوەندیین من بە رادیۆ یەریڤانەوە گەلک چێ ببوون بەرکە شورێشە ئیلوری دەست پێ بوو لە باشووری کوردستانê و من دەخواست ئاگاهین خوا ئاگاهین باش دروست رادیۆی ji ڕووناکی بîrên me bistînim ser wê şûreşê wê derê ez dikarim bibêjim wekî ez gelek wan kêm bextewara me ku mezinên me nas kiriye û ne tenê nas kiriye lê hela wan re jî kar kiriye. Ez talebe bûm, 63 ez ketime universitetê û ew 64-65 ez diçûn mî de radyoyê de hatim ay wan sala bû wekî min dest pê kir stranayê de bistirê min radyoyê de kar nekiriye yanî şteqî wekî bêjim resmî wê derê min kar nekiriye radyoyê
از دم ناسکرنی ملتی ما رادیوی دنگی من بلاف کرنا و ملتی ما هر چهار پارچین کردستان دا و یکمین استرانین من بون استرانین عشق ارمنیا یسایت نوا استرانا دودا کومن استرا او بو شانسه که مازن کیجان که بو شانسه که مازن بو من و جانا من 108 درجه گوارد او استرانا ولاتي ما كردستان اللي حتى نهاج يام نزانن او استران خبرين وي قوتنين وي وميلوديا وي كين ديفيسيا از ديفيجن جاريك اللي كولينك بكرني بلكو جالك ماريج مدى برسن كين خداني الاستراني